بسم الله الرحمن الرحيم. الحمد لله والصلاة والسلام على رسول الله محمد وآله وصحبه ومن اهتدى بهداه. اللهم أرنا الحق حقا وارزقنا اتباعه وأرنا الباطل باطلا وارزقنا اجتنابه. لتفسير سورة الزمر قيشتنا آياتها تلوهاشت كتواكري آياتكاني بيشوية لآياتي بيشوتردا خواهي قورة فرموي أقر ئەو کەسانەی کە ستەمکار و تاوانکارن هەرچی سەرزەوی هەیە، داهاتی سەرزەوی، سامانی سەرزەوی هەیە، هەمویان هەبێ، هێندەی دیکەشیان لە بەردەستی دابێ، ئامادەن بیدەن بۆ ئەوەی لە سزای سەختی ڕۆژی قیامەت ڕزگاریان ببێ. بەڵام شتیوا دەبێ یان نابێ؟ بێگومان نابێ. ئەوەی کە ئینسان لە قیامەت ڕزگار دەکا، ئەوەی کە ئینسان لە قیامەت بەختەوەر دەکا، ئەوەی لە قیامەت لەگەڵ ئینساندایە و ئینسان لەسەری محاسەبە دەکرێت و لێپرسینەوە دەکرێت، تەنها کردەوەکانی خۆیەتی. چاکەت پێبێ تەوان بە چاکە پاداش وەردەگریەوە، خراپەت پێبێ سزای خراپە وەردەگریەوە. بەڵام خوای گەورە دوو یاسای هەنە، زۆر جار باسمان کردووە، وەکو فەضل، یاسای فەضلی هەیە بۆ ئیمانداران بەکاری دێنێ. چاکەکانت بە 10 ئەوەندە و 100 ئەوەندە و بە چەندان قات بۆ زیاد دەکا، و لە بەرامبەر خراپەشدا خوای گەورە عەدالەتی هەیە، چیت کرد بێت و چەندەت کرد بێ خوا ئەوەندەت بۆ دەنووسێ. لە ئاەتی 48دا خوا جارێکی دیکە دەفەرمێتەوە وەبەدا لەهم سەیئات ما کەسەبوو. وەبەدا یعنی ئاشکرا دەکرێت بۆ ئەوان، وەبەدا لەهم ئاشکرا دەکرێت بۆ ئەوان ما کەسەبوو پاداشتی هەموو ئەو کار و کردەوانەی کە کردویانە. هەرچی کە کردوتە لە دنیادا لە قیامەت پاداشتەکەی یان سزاکەی وەردەگری. چاکەت کرد بێ خوای گەورە بە چاکە بۆی نووسیوی، چاکەشت لەگەڵ دەکات، بۆشت زیاد دەکات، بۆت قورس دەکات، و حەسەناتەکانت و کردەوە باشەکانت بە چاکترینەکان بۆ قوبوڵ دەکا. خۆ ئەگەر ئینسان خراپەشی کرد بێ، بێگومان پاداشتی خراپە وەردەگری، بەڵام خراپەکە خوا عەدالەتی وایە وەک خۆی بۆت حسابکە. ئەوجا دەفەرمێ وەحاقە بیهم، وەحاقە یعنی دادەبەزێتە خوارێ بەسەر ئەواندا، یان دەکرێ بڵین وەحاقە بیهم دەورەی ئەوان دەدات ما کانوا یعنی هەموو ئەو شتانەی کە ئەوان بهی یەستەهزیئون پێی گاڵتەیان دەکرد. لە دنیادا ها کە باسی بەهەشتێ دەکرا هەر گاڵتەیان پێدەهات، باسی جەهەنەمێ دەکرا هەر گاڵتەیان پێدەهات، باسی مەحشەر و عەذابی قەبر و سزای ناوگۆڕ دەکرا هەر گاڵتەیان پێدەهات. بە گاڵتە و ڕابواردن دەیانگوت دەی ئەگەر ڕاستە بە ئەو عەذاب و سزایەمان بۆ بێ، بەڵام کە قیامەت داهات هەموو ئەو سزایانەی کە لە دنیادا باوەڕیان پێ نەبوون و ئیمانیان پێ نەبوون لە بەرامبەریدا بۆ خۆتان شەرحی مەکەنەوە. وەبەدا لەهم سەیئات ما کەسەبوو وحاق بهم ما كانوا به يستهزئون. وبدا لهم ئاشکرا کرا بۆیان، یان دەکرێ بڵین ئاشکرا دەکرێ بۆیان سەیئات ما کەسەبوو. سەیئات یعنی سزای هەموو ئەو تاوان و خراپانەی کە ما کەسەبوو ئەوان ئەنجامیان دابوو لە دنیادا. وحاق بهم و دەورەی ئەوانی داوە یا دەورەی ئەوان دەدا، دادەبەزێتە خوارێ بەسەر ئەواندا ما ئەو شتانەی کە کانوا ئەوان لە دنیادا بهی پێی یەستەهزیئون گاڵتەیان دەکرد. ئاەتەکە وازحە، تەمەن باسی خراپەکارانە لێرە. هەر کەسێک خراپەی کردبێت و تەوبەی لێ نەکرد بێت، تاوانی کردبێت و پەشیمان نەبوو بێتەوە و لەسەر تاوان و خراپەکەی مردبێ، لە قیامەتێ خوای گەورە پاداشت یان سزای خراپەکەی بۆ نووسیوە، و هەروەها هەموو سزاکەش وەک دەڵی چوار دەورەی دەگەڕێت و بە هیچ شێوەیەکی هیچ کەس ناتوانێت لە سزا و عقوبە و تۆڵەی خوای پەروەردیگار ڕاکە ئەگەر لە دنیاشدا ڕزگاری بوو بێ. ئاەتی دواتر دەفەرمێت فەئیذا مەسە الئینسانە ضڕ دەعانە. هەر کاتێک کە تووشی مرۆڤی بێباوەڕ دەبێت، ضڕ زەرەرێک زیانێک، دەعانە لە ئێمە دەپاڕێنەوە. وایە مرۆڤی موسڵمان نابێ وابێ تەنها لە کاتی تنگانە و ناڕەحاتیدا خوای لەبیر بێ. وایە ئەسڵ ئەوەیە ئینسان لە کاتی خۆشی و ئاساییدا خوای لەبیر بێ،
لكاتي تنقانا دا وعد خواي قورا بخوي فرياد دا كويت اگر هاوارشي نكيه اگر ليشي نپاريه وخواي قورا آقاين لحالته وحالو وزعي شد بو ساق دكا بلام كسي ايمان لاواز ياد كسي بيدين طبيعتي لحالتي خوشي دا تكبر لخوبايبون وعجب سرسام دبي بمال وساماني خواي لبير دسيتوا كوتا تنقانا ونارحاتيش وەک دەڵێ هاوار و لاڵانەوەکەی تەنها بۆ خوا چونکە دەزانێت جگە لە خوا کەس هیچی دیکەی پێ ناکرێت دەفەرمێ فەئیذا مەسە الئینسانە ضوڕ هەر کاتێک تووشی مرۆڤی بێباوڕ و خراپەکار بوو زەرەر و زیانێک دەعانا دەپاڕێتەوە لە ئێمە ثم پاشان ئیذا کاتێک خەوەلناه پێمان بەخشیەوە نیعمەتەن چاکەیەک منا لەلایەن خۆمانەوە دەڵێ چی لە زیاتی بڵێ خوا لێت بە زیاد بێ لە زیاتی بڵێ خوا چاکەکەی بۆ ناردم نەخۆشیەکەی دەردەکەی گرفتەکەی چارەسەر کردم چی لێ دێ دەڵێ قالە دەڵێ ئینەما بێگومان تەنها ئوتیتوه ئەوەی پێم دراوە و ئەوەی هەمە على علم بە زانست و زانیاری و ماندووبوون و هەوڵی خۆم بەدەستم هێناوە بەڵام خوا دەفەرمێ بەل نەخێر ئەوەی بەدەستت هێناوە بە هەوڵی خۆت نییە بە ماندووبوونی خۆت نییە و بە زیرەکی خۆشت نییە بەڵکو چیە هي ئەوەی هەتە فتنەتون فتنە یعنی چی یعنی تاقیکردنەوەیە خوای گەورە پێی داوی بەڵام بۆی تاقیت کاتەوە جا تاقیکردنەوە ئەگەر لێی دەرچی وانە شکرانەی لەسەرکەی تەوان دەبێتە ئیمتیحانێک بە باری چاکەدا ئەگەر لێی دەرنەچی بەهۆی ئەوەی کە هەتە لە خۆ بای ببی و بەی خوای نەزانی ئەو کاتە دەبێتە مصیبەت و بەڵا بۆت ولكن أكثرهم بەڵام زۆری ئەوانەی کە تاوانبار و خراپەکارن لا يعلمون لەو ڕاستیە تێناگەن لەو حەقیقەتە تێناگەن دەنا کەسی ئیماندار بیرکردنەوەی ئیماندارانە بیرکردنەوەی کەسێک کە عەبدی خوای پەروەردیگار بێ ئەوەت بۆ سونیەتی و پێغەمبەر فێری کردوین صلی الله عليه وسلم کە لە خۆشیدا شکرانەی خوای پەروەردیگار بکەین نیعمەتەکان بەی خوای بزانین و ناخۆشی و ناڕەحەتیەکانیش بە تاقیکردنەوە و بە مایەی سڕینەوەی تاوانەکان و بەرزکردنەوەی پلەکانمانی حساب بکەین ئەو کاتە خوای گەورە هەم خۆشیەکانمان بە عیبادەت بۆ دەنووسێ هەمیش ناخۆشیەکانمان بە چاکە بە خێر بۆ تەواو دەکا بەڵام کەسی بێباوەڕ بۆچوونێکی جیاوازە لەو بۆچوونێکی ئیماندار هەیەتی و پێچەوانەی ئەو ویستەی خوایە قەرار دەدا کە خوا ئینسانی شتەکانی داون بەدەستی ئینسانی خوا کە شتێکت دەداتێ وە کەلێشت دەگرێتەوە بە هەردوو بارەکەیدا ئیمتیحانت دەکا فەئیذا کاتێک مەسە ئینسانە تووشی مرۆڤ دەبێت زەرەر و زیانێک عادەتیان وایە دەعانە دەپاڕێنەوە لە ئێمە ثم پاشان ئیذا کاتێک خەوەلناه بەو کەسەمان بەخشیەوە نیعمەتەن چاکەیەک منا لەلایەن خۆمانەوە قالە ئەو کەسە تاوانبارە دەڵێ ئینەما بێگومان تەنها ئوتیتوه ئەوەی کە بەخشراوە پێم و ئەوەی کە پێم دراوە و ئەوەی کە هەمە على علم بە زانست و زانیاری خۆم و بە هەوڵ و ماندووبوونی خۆم بەدەستم هێناوە بەڵام خوا دەفەرمێ بەل یعنی نەخێر وانییە بە هەوڵی خۆت و ماندووبوونی خۆت نییە هي فتنة ئەوەی هەتە لە خۆشی و لە ناخۆشی ها لە بوون و نەبوون لە ساغی و لە نەخۆشی لە دەسەڵاتداریەتی و بێدەسەڵاتی لە چاکی لە خراپی بە عەقڵی خۆت هەمووی فتنەتون بۆ تاقیکردنەوەیە ولكن أكثرهم بەڵام زۆری ئەوان لا يعلمون لەو حاڵە ولەو حقیقەتە ولەو ڕاستی تێناگەن آياتي پنجا دەفەرمێن قد قالها قد يعني بێگومان قالها هەمان قسەیان کرد هەمان شتیان گوت الذين من قبلهم ئەو گەلانەشی کە لە پێش بتپەرستەکانی مەکەدا بوون هەر لە دوای ئادەم پێغەمبەرەوە کە خەڵکی يعني پشتیان لە خوای گەورە کرد و شەیتان زەفەری پێبردن خەڵکێک بۆچوونی وابوو کە ئەگەر دنیات هەبوو خوا خۆشی دەوێی ئەگەر دنیات پێدرا يعني تۆ چاکتری ئەگەر لە دنیادا زۆر مایەوە یعنی تۆ خۆشەویستری و ئەوەشی کە دنیای نییە و یا کەمی پێدراوە پێیان وابوو خوای گەورە ڕقی لێتی بەڵام نا پێغەمبەر دەفەرمێ صلی الله عليه وسلم ئەگەر دنیا لای خوای گەورە بەقەدر باڵە مێشولەیەک نرخی هەبایە خوای گەورە نەیدەهێش کەسی بێباوەڕ
قومە ئاوێکی لە دنیای بخواتەوە چونکە خوارقی لە ئینسانی کافرە بەڵام زۆر جاریش دەسەڵاتی زۆری داوەتێ ماڵی زۆری داوەتێ تەمەنی زۆری داوەتێ ماڵ و دەسەڵات و شتی دنیایی نیشانەی چاکی ئینسانەکەی نییە زۆر جار مەرز نییە هەموو جار بەڵام زۆر جار نیشانەی ئەوەی کە خوارقی لە کەسەکەیە بۆیە دنیای دەداتێت تا لە ناو ئەو نیعمەت و خۆشیانەدا یاخی و سەرگەردان بێ چەندە خراپتر بێ بۆی خوای گەورە لە قیامەتێ چاک و باش و بەقەدەر خراپەکانی عقوبەیدا و سزایدا بەڵام جاری واشەیە طبعاً ئینسان ئیمانداریشە و خوا دنیاشی دەداتێ ئەو کاتە طبعاً خوای گەورە خێری ئەگەر کەسەکە ئیستیفادەی باشی لێ بکات و بۆ خزمەتی قیامەت بەکاری بێنی ئەو کاتە نیعمەتی دنیای و قیامەتی دەستکەوتون کەسەکە قد قالها بێگومان ئەو قسەیان کرد الذين من قبلهم ئەو گەلانەشی کە لە پێش بتپەرستەکانی مەککەدا بوون بەڵام خوا دەفەرمێ فما ئەغنا عنهم هیچ سوودێکی نەگەیاند بە ئەوان ما كانوا ئەو شتانەی کە ئەوان لە دنیادا یەکسیبوون ئەنجامیان دەدا قد قالها بێگومان ئەو قسەیان کرد الذين من قبلهم ئەو گەلانەشی کە لە پێش بتپەرستەکانی مەککەدا بوون بەڵام فما ئەغنا هیچ سوودێکی نەگەیاند عنهم بە ئەوان ما كانوا ئەو شتەی کە ئەوان یەکسیبوون لە دنیادا بەدەستیان دەهێنا هەرچی هەیەیان بوو لە دنیادا کە وەختی مردنیان هاتوو و بە بێدەسەڵاتی چوونەوە لای خوای گەورە هیچ کامێک لەو شتە دنیایانەی کە هەیەیانە و شانازیان پێوە کردووە فریایان ناکەوێت و هیچ قازانجێکیشی لێ ناکەن بەڵکو ئینسان هەتا دنیای زۆرتر بێت بۆ ئیمانداریش هەتا دەستکەوتی دنیای زۆرتر بێت ماڵت زۆرتر بێ محاسەبەت قورسترە دەسەڵاتت زۆرتر بێ محاسەبەت قورسترە بەرپرسیارەتیت هەبێ لێپرسینەوەت قورسترە بەعکسەوە هەتا کەمتریشت هەبێ لە عیلم کەمترت هەبێ لە ماڵ کەمترت هەبێ لە دەسەڵات محاسەبە و لێپرسینەوەکەشت ئاسانترە بۆیە زۆر جار خوای گەورە کە ماڵت ناداتێ خۆشی دەوێ دەسەڵاتت ناداتێ خۆشی دەوێ نیعمەتە دنیایەکانت ناداتێ خۆشی دەوێ دەیەوێت ئەو ژیانە دنیاییە کەم قیمەت و کەم بایەخە مەشغوڵت نەکات و سەرقاڵت نەکا لە قیامەت تەنها خەریکی وەڵام و جوابی بە وەڵامی و جوابێکی ئاسان لای خوای گەورە ڕزگارت ببێ بۆیە ئینسانی بێدین و بێباوەڕ فەما ئەغنا عنهم هیچ سوودێکی نەگەیان پێیان و ناگەیەنێ پێیان هەرچی ئەو کار و کردەوانەی کە ئینسان دەیکات و ئەنجامی دەدا ئەگەر ئیمانەکەی لەگەڵ نەبێ جا خوا دەفەرمێت فەئەصابەهم تووشی ئەوان بوو سەیئات یعنی خراپەکان بەڵام لێرە مەبەستی سزای خراپەکانە فەئەصابەهم تووشی ئەوان بوو سەیئات و سزای ئەو خراپانەی کە ماکەسەبوو کە ئەوان لە دنیادا کردبوویان یا دەیکەن جا خوا دەفەرمێ والذین ظلموا من هؤلاء ئەوانەشی کەستەمکارن من هؤلاء لەو قەومانەی تۆ لەو گەلانەی تۆ لەو شوێن کەوتوانەی تۆ سەیوصیبهم لەمە دوا تووشیان دەبێ سەیئات و ماکەسەبوو سەیئات زیان و زەرەری و سزا و تۆڵەی ئەو کارانەی کە ماکەسەبوو ئەنجامیان داوە وما هم بمعجزین ئەوان بە هیچ شێوەیەکیش ناتوانن لە سزا و دەسەڵاتی خوای پەروەردگار ڕابکەن و لە دەسەڵاتی و لە سزای خوای گەورەش قورتاریان نابێ بە هیچ شێوەیەکی فەئەصابەهم تووشیان بوو قەومانی پێشووتر سەیئات و ماکەسەبوو سزا و عقوبەی ئەو کار و کردەوە خراپانەی کە ئەنجامیاندا بوو والذین ظلموا ئەوانەش کە ستەمکارن یا ستەمکار بوون من هؤلاء لەو قەومانەی تۆ لە قوڕەیشیەکان لە لەوانەی کە لە دوای تۆ دێن سەیوصیبهم لەمە دوا تووشیان دەبێ هەم لە دنیاش و هەم لە قیامەتیش سەیئات و ماکەسەبوو سزای ئەو کار و کردەوانەی کە ئەنجامیان دابوو وما هم بمعجزین ئەوان بە هیچ شێوەیەکیش لە دەسەڵات و سزای خوای گەورە معجز یعنی ناتوانن ڕزگاریان ببێت یان بە هیچ شێوەیەکی ئەوان ناتوانن خوای گەورە دەستەوەستانکەن و بێدەسەڵاتکەن شتێککەن کە خوا دەسەڵاتی بەسەریاندا نەبێ یا بستنە شوێنێک کە خوای گەورە نەعوذ بالله دەسەڵاتی نەشکێ بەسەریاندا لە هەر جێگایەک و لە هەر شوێنێک بن خوای گەورە ئەگەر ویستی سزایان دەدا و کەسیش بەرگری پێ لە خۆی ناکرێ لە دنیا و لە قیامەتیش هەر هیچی ئەوجا خوا دەفەرمێتی ئەوەلەم یعلەموا ئەوان پێوەری سەرەکیان بۆ چاکی و خراپی هەبوون و نەبوون بوو هەمیشە بە پێغەمبەریان دەگوت صلی الله علیه وسلم ئەگەر
ئەتۆ پێغەمبەر بای و دینەکەت ڕاست بایە دەبووە دەوڵەمەندەکان و دەسەڵاتدارەکان شوێنت کەوتبان وازحە هەندێک جار دەیانگوت ئەگەر ئەتۆ پێغەمبەری دەبوایە خوای گەورە لە ئاسمانەوە تەبەن خەزێنە و شتی گرانبەها و بەقیمەتی بۆ ناردبایە خوارێ دەبوایە ئەتۆ گەورەترین باخ و کۆشک و تەلارت هەبایە گەورەتر لەی مەکەیەکان و لەی خەڵکی تائیف ئەگەر خوا پێغەمبەری وەک دەڵێ شوێن کەوتووەگەرنی تۆ ڕازبانە و حەقیقەتبانە نەدەبووە ئەوانەی لەگەڵ تۆدانە فەقیرن دەبووە خوای گەورە ماڵی زۆر و سامانی زۆری دابانێ بەڵام وەکو گوتم خوای گەورە دنیا دەدا بەو کەسەی کە خۆشی دەوێ بەوەشی کە خۆشی ناوێ بوونی دنیا و نەبوونەکەی نیشانەی ئەوەیە خوا 100% ئەتۆی قوبوڵە ناوەش کە لێی گرتیەوە نیشانەی ئەوەی کە خوا ڕقی لێتە بەڵێ هێندێک جار خوای گەورە خۆشی دەوێ پێشت دەدا چونکە دەزانێت ئەتۆ هێندێک ئیماندار لە ئیمتیحانی هەبوون دەتوانن دەرچن دەتوانن ماڵ و سامان و دەسەڵاتەکەیان لە چاکەدا بەکاربێنن بەڵام خوای گەورە بۆ خۆی عالیمە بە داهاتووی ئێمە زۆر جار کە یەکێک فەقیر دەکا خوا دەزانێت ئەو کەسە فەقیرە بە دەوڵەمەندی ناتوانێت دیندار بێ بە دەوڵەمەندی ناتوانێت عەبدی خوای بێ بۆیە خوا بە فەقیری دەیهێڵێتەوە بۆ ئینسان هەمیشە دەبێ بەو شتە ڕازی بێ کە خوا پێی دەدا و دەبێ یەقینشت هەبێ کە ئەوەی خوا بۆ بکە ئەوە چاکە ئەو قسە مەشهورەی کە دەڵ ئەوە خوا بیدا ئەوە باشە ئەوەی خوا بیدا ئەوە چاکە ئەگەر ئەوە حەقیقەتی ناودڵمان بێ ها بەڕاستی زۆر ینی قسەیەکی جوان و ئیمانێکی تەواو و ڕاستەقینەش ئەوەیە ئینسان قەناعەتی بەوەی بێ کە خوا پێی داوێ ئاها خوا دەفەرمێ ئەوە لەم یعلەموا ئایا ئەوان نازانن ئەن الله کە بە بێگومانی خوایە یەبسط الرزق یەبسط یعنی فراوانی دەکا زۆری دەکا ڕزق و ڕۆزی و خواردن و خۆراک و دەشکرێ بڵێن ناز و نیعمەتەکان مەرزنێ ڕزق وەکو عولەما دەفەرمون تەنها خواردن بێ تەنها پارە بێ وایە تەنها کۆشک و تەلار و دەسەڵات بێ وایە زۆر کەسی فەقیر هەیە عەقڵی لە دەوڵەمەندێکی زیاترە ئیمانی زیاترە وایە حکمەتی زیاترە ماڵ و منداڵ و خێزان و دەوروبەری زیاترە بەختەوەری و سەعادەتی زۆرترە وایە ئەوانە نیعمەتن ئەوانەش ڕزقن ئەوە لەم یعلەموا ئایا نازانن کە ئەن الله بێگومان خوایە یەبسط الرزق ڕۆز فراوان دەکا ڕزق و ڕۆزی و خۆراک لیمەن یەشاء بۆ ئەو کەسەی کە بیەوێ وەیەقدیر و هەروەها دەشیگرێتەوە لەو کەسەی کە بیەوێ بەخشین و گرتنەوە هەردووشی بەدەست خوان معلومە ئەگەر دنیا پێوەری چاکی و خەرابی بایە معنای هەیە یەکێک ئیمانی بەخوای نەبێ خوا بشی داتێ ئەگەر شتێکی باش بێ نا منطق نییە یەکێک شەریک بۆ خوا بڕیاردا و دەوڵەمەندتریش بێت لە ئیماندارێک کە خوا خۆشی دەوێت ئەگەر پێوەری چاکی و خەراپی دنیا بایە نا خوای گەورە بە تاقیکردنەوە و ئیمتیحان دەدا و دەشگرێتەوە بە هەندێک کەس دەدا بە حکمتێک لە هەندێک کەس دەگرێتەوە بە حکمتێک ئینە فی ذالکە بێگومان لەو بەخشین و نەبەخشینەداها لەو زۆر پێدان و کەم بێدانەدا لە ئایاتین چەندان بەڵگە و نیشانە هەن بەڵام بۆ کێ لقوم يؤمنون بۆ کەسێکی ئیماندار ها بۆ کەسانی باوەڕدار کەسێکی ئیماندار کە بۆ قیامەت دەژیە کەسێکی ئیماندار کە خەیاڵی لای قیامەتە هەمیشە ئەگەر بەڕاستی ئیماندارێکی چاک بێت و ئیماندارێکی ڕاستەقینە بێ هەوڵی ئەوە دەدا قیامەت بەدەستبێنێ نەک دنیا بۆ قیامەت خۆماندوو دەکا نەک بۆ دنیا و ئەوەی هەشێتی لە دنیادا سەرفی دەکا بۆی قیامەتی پێ بکرێت و قیامەتی پێ بەدەستبێنێ بەڵام کەسی دنیایی کە ئیمانی بە قیامەت و بە ژیانی ئەو دی و نییە بێگومان تەوان فکر و خەیاڵی تەنها لەسەر ئەو چەند دە ساڵیانەیە کە تێیدا دەژێ 6-7 ساڵی کە دەژێ هەموو غەمێکی ئەوەیە کە ئەوەی کە لە دەستی دێ لەو ساڵانەدا بەدەستی بێنێت کە زۆرینەی خەڵکیش هەر پەیدای دەکات دەتوانێت پەیدایکە بەڵام ناتوانێت سەرفیشیکە یا ناتوانێت بۆ خۆی لای کەمی ئیستیفادەی لێ بکە بۆیە بەخشین و نەبەخشین گرتنەوە و پێدان بە حکمەتی خوای پەروەردگارە بۆیە خوا بە حکمەتێک دەدا بە هێندێکان و بە حکمەتیش لە هێندێک کەس دەیگرێتەوە نە هەبوون نیشانەی چاکی و باشیە نە نەبوونیش نیشانەی خراپیە ئەوە لەم یعلەموا ئایا نازانن ئەن الله بە بێگومانی خوا یەبسط الرزق دەبەخشێ ڕۆزی و بەخششەکانی خۆی لیمەن یەشاء بە هەر کەسێک کە خۆی بیەوێ وەیەقدیر و هەروەها دەشیگرێتەوە کەمیشی دەکات لەو کەسانەی کە هەر خۆی دەیەوێ خوا ئینە فی ذالکە بێگومان لەوەدا لە کام لە پێدان و پێنەداندا دەوڵەمەندکردن و فەقیرکردندا
لآيات چەندان بەڵگە و نیشانە هەن بەڵام لقوم يؤمنون بۆ کەسی ئیماندار ئاەتی 53 کە یەکێکە لە ئاەتە هەرە ئومێد بەخشەکانی قورئان و یەکێکە لەو ئاەتانێک کە ئینسان بەردەوام ضرورە طبعاً بەسەر دڵی خۆیدا بیخوێنێتەوە و بۆ ئەو کەسانەشی بخوێنێتەوە کە تووشی ناومێدی بوون لە بەرامبەر خوای پەروەردگاردا کە ئینسان ئەگەر ئەو ئاەتەی بەتەنێ بخوێنێتەوە بەتەنها لێ حاڵی ببێت و دووبارەی کاتەوە بەسەر دڵی خۆیدا قەت لە بەرامبەر خوای پەروەردگاردا یەک ناومێد نابێ و دوو ئەو پەڕی وەک دەڵێ منەتباری خۆی لە بەرامبەر خوای پەروەردگار پیشان دەدا ها دەفەرمێ قل بڵێ ئەی محەممەد صلی الله عليه وسلم یا عیبادی ئەی بەندەکانم ها بەڵام بەندەکانی خوای کێن مەرجە هەر متەقیەکان بن نا مەرجە هەر محسین و چاکەکارەکان بن نا مەرجە هەر ئیماندارەکان بن نا مەرجە هەر مسلمانەکان بن نا خوای پەروەردگار لێرە بە زۆرێکی دیکە عەبدەکانی خۆی وەسف دەکا کەسانێکی دیکە بە عەبدی خۆی پێناسە دەکا و ئینسان بە زۆرێکی دیکە دەکرێت ببێتە عەبدی خوای پەروەردگار وەکو زانایەک دەفەرمێ گەڕام ویستم طبعاً شتێک بدۆزمەوە بەهۆیەوە پێی ببمە خۆشەویستی خوای پەروەردگار جا دەڵێ ئەو ئاەتەم بە مێشکی خۆمدا دەهێنا کە خوا دەفەرمێ ئین الله مع المحسنین خوا لەگەڵ محسیناندایە یان والله يحب المحسنین خوای گەورە چاکەکارانی خۆش دەوێت دەڵێ بیرم کردەوە بۆ خۆم لە چاکەکاران نەبووم ها چاکەکار دیارە تەواضوعی نواندووە دەفەرمێ لە شوێنی کە دەفەرمێ خوای گەورە پارێزکارانی خۆش دەوێت دەفەرمێ بیرم کردەوە لە پارێزکارانیش نەبووم لە شوێنیش کە دەفەرمێ خوای گەورە سابیرانی خۆش دەڵێ لەوانیش نەبووم دەفەرمێ ئاخیری گەڕام ئەو ئاەتەم دۆزیەوە کە خوا دەفەرمێ ئین الله يحب التوابین ويحب بە هیچ نەبێ بە هیچ ئینسان دەتوانێت بە تەوابی بە سیفەتی پەشیمان بوونەوە و گەڕانەوە لە تاوانە ئەگەر گەورەکانیشمان هەبن ها ئەگەر خراپە زلەکانیشمان هەبن تەنانەت ئەگەر شەریکیشمان پەنا بەخوای گەورە بۆ خوا بڕیاردا بێت ئەگەر کەسێک تاوانە گەورەکان کەبائیرە بە هیلاکدەرەکانیشی کردبێت دەکرێت بە تەوبەکردن و پەشیمان بوونەوە بۆ لای خوا ببێتە خۆشەویستی خوای پەروەردگار بۆیە خوای گەورە بەو ئاەتە یەک کەس ناومێد ناهێڵێتەوە و هەموو کەسێک دەتوانێت ئومێد بە خوای پەروەردگار پەیداکە و لە بەرامبەر خوای پەروەردگاردا ناومێد نەبێت تا ئەو کاتەی ڕوحی دەردەچێت دەفەرمێ قل بڵێ ئەی محەممەد صلی الله عليه وسلم یا عیبادی ئەی بەندەکانی خۆم کام بەندانە الذين ئەوانەی ئەسرفوا یعنی زیادە ڕەویان کردووە لە تاوانکردن و خراپەکردندا على ئەنفوسیهم بە خۆیان یعنی هێندەیان تاوان و گوناه بە خۆیان کردووە هێندەیان خۆ تووشی تاوان و خراپە کردووە تاوان و خراپەیان گەیشتۆتە دەرەجەی ئیسراف دەرەجەی تێپەڕاندن چونکە کەسی بێگوناه هەر نییە وایە جگە لە پێغەمبەران کە خوا معسوومی کردوون و پاراستونی غەیری پێغەمبەران هیچ کەسێک معسووم نییە بەڵام لێرە خوا باسی ئێوان ناکە باسی ئەو کەسانە دەکات کە گوناهیان کردووە بەڵام لە گوناهدا تێیان پەڕاندووە زیادە ڕەویان کردووە دەفەرمێ چی قل یا عیبادی الذین بڵێ ئەی بەندەکانی خۆم ئەوانەی کە زیادە ڕەویتان کردووە لە تاوانکردن و خراپەکردن بە نەفسی خۆتان لا تەقنەتوا ناومێد نەبن من رحمة الله لمهرباني وبزي خوا بو چونکە إن الله بێگومان خوا يغفر الذنوب خوش دەبێ لە الذنوب لە هەرچی تاوان هەیە لە هەرچی گوناه هەیە جەمیعاً هەر هەمووی طبعاً بەمەرجێک پێش مردن تەوبەی لێ بکەی بەمەرجێک پێش مردن بگەڕێەوە بۆ لای خوای گەورە لە دڵەوە قەرار دەی لە دڵەوە بڕیار دەی کە پەشیمانم لە خراپەکەی خوایە گەڕامەوە بۆ لای تۆ ئیستیغفار کەی إنه بێگومان هەر ئەو خوایە هو بەتەنها الغەفور ها لە هەموو گوناهێک خۆش دەبێت الرحیم و خاوەنی ئەو پەڕی میهرەبانی و سۆز و بەزەیشە لە بەرامبەر بەندەکانیدا قل یا عیبادی الذین ئەسرفوا على ئەنفوسهم بەڕاستی ئاەتەکە جێگای خۆیەتی ها ئینسان لەبەری بێ و بەردەوام بە مێشکی دابێت و بیخوێنێتەوە بۆی هیچنا بەو ئاەتەش بێ ئینسان خۆی بکا بە عەبدی خوای گەورە بەو تەوبە و پەشیمان بوونەوەش بێ خوا بە عەبدی خۆیت حساب بکات چونکە خوا ئەگەر بە عەبدی خۆی حسابی کردی گرفتیت نامێنێ مشکلەیەکت نامێنێ لە قیامەتێ هەزاران هەزار گوناهت کرد بێت وەکو ها حەدیثەکەی پێغەمبەر صلی الله عليه وسلم فەرموودا قودسیەکە دەفەرمێت ئەگەر کەسێک پڕاوپڕ بە زەوی و ئاسمانەکان گوناهی کردبن
پڕا و پڕ بیهێنە پێشای خۆت زەوی و ئاسمانەکان گوناهی کردبن پاشان بگەڕێتەوە لای من و داوای لێخۆشبوونم لێ بکە ئەمنیش پڕا و پڕ بە ئاسمانەکان و بە زەوی لێخۆشبوونی خۆمی پێدەبەخشم وەلا ئوبالی باکشم نییە. خی گەورە ڕەحمەتەکەی هێندە فراوانە، ڕەحمەتەکەی هێندە گەورەیە. ئینسان ئەگەر پڕا و پڕ بە زەوی گوناهی کردبن ها نەک یەک پڕا و پڕ بە زەوی بە ئاسمان گوناهت کردبن تەنها یەک بڕیاری دەوێت، تەنها یەک قەراری دەوێت بڵێ خوایە پەشیمانم لە دڵەوە، خوایە بڕیار بێ جارێکی دیکە ئەو خراپەیە ناکەمەوە لەوەی کە کردومە لێم خۆش بە بەس ئەوەندەی دەوێت هەرچیەکە گوناهەکەت ئللا تەمەەن حەق و ناس جیاوازە هەڵە حاڵی نەبێن. حەق و ناس تەبان ئینسان جگەلەوەی کە دەگەڕێتەوە و پەشیمان دەبێتەوە بۆ لای خوا دەبێت کەسەکەش گردنی خۆی پێ ئازاکە یان حەقەکەی بداتەوە و ڕازیکە لە دنیای ئەگەر لە دنیای ڕازیت نەکرد لە قیامەتی حەق و ناست هەر لەسەر دەمێنێ. بەڵام بۆ گوناهەکانی بینی خۆت و خوا تەنها تەوبە و پەشیمانی دەوێت. یا عیبادی قل یا عیبادی بڵێ ئەی بەندەکانم الذين أسرفوا ئەوانەی کە زیادەڕەویتان کردووە و تێتان پەڕاندووە ئیسراف لە خواردنێدا چییە؟ ئەوەیە وانە زیاد لە خۆت بخۆی، وایە زیاد لە خۆت بڕێژی، زیاد لە خۆت وەک دەڵێ بەبێ پێویستی بەزایعیدەی و کەلێن نەگری لە تاوانکردنی نوێژدا ئەوەیە گوناهت هێندە کردبن پێت نەژمێردرێن، گوناهت هێندە کردبن پێت خراپ پێت حساب نەکرێن، هێندە گوناهت کرد بێ نەزانی چەندت گوناه کردوونە ئەوانە ئیسرافن لە گوناه. ئەگەر ئیسرافیشت کرد بێ لە گوناه لا تەقنەتو ناومێد نەبی من ڕەحمەت الله لە ڕەحمەتی خوای گەورە. بەڵام ئاەتی کەمان ماوە ئاگامان لێی بێت تەمەن کەی ناومێد نەبی تا ئەو کاتەی لە ژیاندای، تا ئەو کاتەی لە دنیادای، تا ئەو کاتەی مەلەکول مەوت نەهاتۆتە میوانت و مردن نەگەیشتۆتە قوڕقوڕاگەت تا ئەو کات مەجاری تەوبەکردن و پەشیمان بوونەوەت هەیە. قل یا عیبادی الذین بڵێ ئەی بەندەکانم ئەوانەی کە زیادەڕەویتان کردووە على ئەنفوسیهم بەخۆتان لە تاوانکردندا لا تەقنەتوا من ڕەحمەت الله نەکەن ناومێد ببن لە ڕەحمەتی خوا چونکە ئین الله یەغفر الذنوب جەمیعا بێگومان خوا خۆش دەبێت لە هەرچی گوناه هەیە بە تێکڕا ئینەه بێگومان هەر ئەو خوایە هو الغەفور بەتەنها لێ خۆش بوو و هەروەها میهرەبانیشە. لێ خۆشبوون ئەوەیە کە لەسەر خراپەکەی سزاد نادا، ئەوە لێ خۆشبوونە لەسەر خراپەکەی ناتخاتە جەهەنەمێ. ڕەحمیەکەشی ئەوەیە نەک ناتخاتە جەهەنەمێ دەتباتە بەهەشتیش، لەناو بەهەشتیشدا دەتباتە پلە بەرزەکان و وەک دەڵێ نزیکت دەکاتەوە لە مەقامی ساڵحان و پیاوچاکان و شەهیدان و پێغەمبەران سەلامی خوایان لێبێ. ئەو جار خوای گەورە دەفەرمێت چی؟ دوای ئەوەی کە بانگی عەبدەکانی دەکا ئەوانەی کە زۆر گوناهیان کردووە پێیان دەڵێ ناومێد مەبن فەرمانێکیان پێ دەکا دەفەرمێت وەئەنیبوو مادام خوا دەرگای کراوەیە، مادام خوا وەک دەڵێ شەرت و مەرجی لەسەر دانەناون بۆ تەوبەکردن ئێوەش وەئەنیبوو ئیلا ڕەبیکم بگەڕێنەوە. بەڵام بۆ لای کێ؟ بۆ لای پەروەردیگارتان گەڕانەوە بۆ لای خوا. ئەوەیە لەکوێ ڕادەست پێ دەکا؟ لە دڵەوە، لە دڵەوە یعنی قەراردا، لە دڵەوە بڕیاردا کە ئەوەی کردوتە نەیکەیەوە لە جیاتی ئەو خراپەیە لەمە و دوا چاکە بکەیت و لە جیاتی ئەوەی پشتت لە خوا بێ ئەو جارەی ڕوود لە خوا بێ و ئەنیبوو بگەڕێنەوە ئیلا ڕەبیکم بۆ لای پەروەردیگارتان. ئەوە بە دڵە تەبەن ها وازحە. ئەو جار هەر تەوبەی دڵ بەسە بێگومان نا و ئەسلیمو لەو خۆشتان بەدەستەوە دەت بۆ ئەمرەکانی خوا بە زمانە بە کردەوەکە بە ئەندامەکانتانە بە ڕواڵەت و شتی ظاهریشە ملکەتی ئەمری خوابن من قبل أن يأتيكم العذاب پێش ئەوەی بۆتان بێتە خوارێ سزا ثم لا تنصرون ئاگادار بن ئەو کاتە کە سزا هات لە کاتی هاتنی سزادا تەوبەشکەی و پەشیمان ببیەوە تەوبە و پەشیمان بوونەکەت بە کەڵک نایە و ئەو کات ثم لا تنصرون ئێوە یارمەتی نادرێن و سەر ناخرێن. جا سزای دنیایی ئەوەی کە تەوبەی تێدا قبول ناکرێ بۆ ئێمە تەنها مردنەکەیە. ئەو کاتەیە کە مردن مەلەکول مەوت دەبینی و چاوت پێی دەکەوی و مردن دێتە قوڕقوڕاگەت وازحە. بۆ کەس میلەتانی پێشووتریش ئەو کاتەی بۆ کە خوا سزا گشتەکەی بۆ ناردوون کە ئەو سزا گشتێ لەسەر ئومەتی پێغەمبەر صلی الله عليه وسلم هەڵگیراوە. ئێمە حتا ئەو کاتەی چاوت بە مەلەکول مەوتی دەکەوێت و شوێنی خۆت پیشان دەدرێ لە بەهەشت یا لە جەهەنەم
مجالی تەوبەکردنت هەیە مەجالی پەشیمان بوونەوەت هەیە هەرچەندە تەوبە تەمان هەتا زووتر بیکەی باشترە وایە هەتا زووتر بگەڕێەوە چاترە چونکە کەس نازانێت کەی دەمرێ و تەوبەی گەنجی تەوبەی ئەو کاتانە کە ئینسان حەزی لە گوناها گوناهی پێخۆشە و تەوبە دەکات و دەگەڕێتەوە زۆر جیاوازە بەڕاستی لە تەوبەی کەسێک کە بە ساڵدا چووە و حەزی گوناه و تاوانی نەماوە حەزی گوناه و تاوانی نەماوە ئەو جار پەشی بڵێ خوا ناکرێ تەمان ڕەحمی خوای بەی خۆمان بەراوردکەین ناکرێ بڵێن ئەو کەسە مادام بە گەنجی تەوبەی نەکرد و ئێستا بە پیری گەڕاوەتەوە بە هیچ ناچێت چونکە گوناهی ئەو خراپە ئەو قسەیە ئەو نەزرێت خراپە چونکە ئینسان ئاگای لە دڵی ئینسانەکان نییە بە پیریش و بە ساڵات چویش تەوبەی بکەی و پێش مەلەکول مەوت بێت تەوبەی بکەی دەگونجێ نەک دەگونجێ خوای گەورە هەر لێت قبول دەکا بەڵام کە تەوبەی لێ قبول کردی خراپەی ڕابردوو دەسرێتەوە یا ناسڕێتەوە ئەو پەیوەندی بە نیسبەت و شێوازی تەوبەکردنەکەی خۆتەوە هەیە بینی خۆت و خوای پەروەردیگارە بۆیە ئێمە حکم بەسەر کەس نادەین تەوبە هەر کەسێک بیکا پەشیمان بوونەوە هەر کەسێک بیکا دەبێت دەستخۆشی لێ بکەی و خۆشحاڵ بی وەهانی دەی و ئینسان هەر تاوانێکیشی هەبێ هەر گوناهێکیشی هەبێ تاکە چارەسەر و عیلاجێک کە هەیەی بریتیە لە چی لە تەوبە لە پەشیمان بوونەوە غەیری تەوبە و پەشیمان بوونەوە عیلاجێکی دیکەی نییە گوناهکردن و ئەنیبوا إلى ربکم بگەڕێنەوە بۆ لای پەروەردیگارتان گەڕانەوە بە شوەیە وەکو گوتم بە دڵە ها مەرجی تەوبەی یەکەم یان بریتیە لە چی لە دڵەوە پەشیمان بی لەوەی کە کردوتە وازحە دووهەم قەرارت وابێ کە جارێکی دیکە ئەوەی کردوتە ناگەڕێەوە سەری ئەو گەڕانەوەیە بە دڵە و ئەسلیم و لەو ئەو بەجەستەیە ها و پابندیش بە ئەمری خواوە بنمونە بە زمان گوناهت کردوونە لەمە دوا زمانت چاکەی پێ بکەی وایە بەدەست خراپەت کردوونە تەوبە ئەوەیە دەستت لە چاکەدا بەکاربێنی بە چاو گوناهت کردوونە تەوبەی چاو ئەوەیە چاو لە دیسان لە جیاتی خراپە لە چاکەدا بەکاربێنی من قبلی أن يأتيكم العذاب پیش ئەوەی بۆتان بێسزا ثم لا تنصرون پاشان ئێوە یارمەتی نەدرێن و سەر نەخرێن ئاەتی دواتریش خوای گەورە پێمان دەفەرمێت واتبعوا ئەوە سەرتەواوکەری ئەو ئاەتەیە کە خوا دەفەرمێت لا تەقنەتوا نائومێد مەبە کە نائومێد نابی چی بکەی ناڵێ بڕۆ گوناهان کە ها ناڵێ بڕۆ پەشیمان مەبەوە ناڵێ بڕۆ بە کەیفی خۆت لێ خوڕە چیت حەز لێ بیکە نائومێد مەبە تەوبە بکە نائومێد مەبە خۆت تەسلیم کە خۆت پابند کە بە ئەمری خوا ئەو جار واتبعوا أحسن ما أنزل إليكم من ربكم بکەونە شوێن چاکترینی ئەوەی کە بۆتان نێردراوەتە خوارێ لەلایەن پەروەردیگارتانەوە کە بریتیە لە چی چاکترین پەیامێک پەرتووکێک کە خوا ناردبێتی بۆ ئێمە چییە قورئانە تەمەن لە ناو قورئانیشدا کامیان لە عیبادەتەکان چاکترینە و باشترینە ئینسان چاک وایە هەمیشە لە چاکەدا تەماعی زۆر بێ بەکەمی ڕازی نەبێ واتبعوا بکەونە شوێن ئەحسەنە جوانترین چاکترین ما ئەوەی کە ئونزیلە نێردراوەتە خوارێ ئیلەیکم بۆ لای ئێوە من ڕەبیکم لەلایەن پەروەردیگارتان من قبلی پێش ئەوەی ئەی یەئتیەکم العەذاب بێت بۆتان سزا بەغتەتەن لە ناکاو وأنتم لا تشكرون ئێوەش هەستی پێ نەکەن جا وەکو گوتم سزای قەومەکانی پێشوو کەمی ژواهەیە لە ناکاو بوو بێ پێشتر پێغەمبەرەکە هەر ئینزاری کردوون هەر چرکە و دەقەکەیان ئاگا لێ نەبووە کە بوومە لەرزەکە لێی داون یا خاوار و شریخەکەیان بەسەردا لێ دراوە بەڵام خۆ مردنی چەند کەسی ئێستا لە ناکاوە ئێمە مردنەکەی زۆر جار مردن بە شێوازێک بۆمان دێ کە پێشتر هەر بە خەیاڵشت دانەهاتووە بە تایبەت ئێستا ئەو نەخۆشانەی کە ئەو کەسانەی بە نەخۆشی و بە تەبیعی لەسەر جێگا دەمرن و خەڵک چاوەڕێی مردنیان لێ دەکا بەراوردیان کە لەگەڵ ئەو کەسانەی کە لە ناکاو دەمرن و چاوەڕێی مردنیان لێ ناکەی چەند زیاترن نیسبەکە چەندی فەرقی هەیە وایە ئێمە لە کامیانین یعنی چاوەڕێی ئەوەی کەین تا تەمەنمان دەبێتە 6 ساڵ 7 ساڵ تا ئەو کاتەی لە لاغ دەکەوین و دەکەوینە سەرجێ بۆی کە زۆر جار شەیتان ئاوا فێڵمان لێ دەکە دەڵێ بەچی دیارە تۆبەکەت پێ ڕادەگیرێ دەڵێ عومرەی ناکەم لەبەرەوەی عومرەم پێ ڕاناگیرێ حەجی ناکەم جارێ بۆ چونکە دوای ئەگە بووی بە حاجی نابێ گوناهم بکەیەوە یان جارێ تەوبەی ناکەم چونکە دەزانم دووبارەی دەکەمەوە ئەوانە فێڵی شەیتانین ئەتۆ تەوبەی بکە ئەگەر بەیانیش گوناهت کردەوە جارێک کەس تەوبەی بکەوە خۆخوا دەرگای تەوبەی قوفڵ نەکردووە ئەو تەوبەی بکە ئێستا وەک دەڵێ ئەگەر دوای ئەو کاتی مردی واتبعوا أحسن ما أنزل إليكم بکەونە شوێن
چاکترینی ئەوەی کە نێردراوەتە خوارێ بۆتان لەلایەن پەروەردگارتان من قبل أن يأتيكم العذاب پێش ئەوەی بۆتان بێ سزا بەغتەتەن لە ناکاو وأنتم لا تشعرون ئێوە هەستیشی پێ نەکەن. ئاەتی دواترش دەفەرمێ ئەن تەقولە پێش ئەوەی بڵێن یعنی تەوبە بکەن پەشیمان ببنەوە پێش ئەوەی بڵێن ئەن تەقولە نەفسون پێش ئەوەی هیچ کەسێک بڵێ یان بۆ ئەوەی هیچ کەس نەڵێ تووشی ئەو حاڵەتەی نەبی تووشی ئەو مووقیفەی نەبی تووشی ئەوی خۆزگەی نەبی چونکە هەرچی خۆزگە هەیە لە دوای مرنە چێ دەیخوازێ کەسی بێدین کەسی تاوانبار کەسێک کە مەجالی هەبوو بێت و تەوبەی نەکرد بێ پێش ئەوەی بڵێن پێش ئەوەی هیچ کەس بڵێ یا حەسرەتا داخ و پەشیمانی بۆ من هاوار بۆ من على ما فرطت لەسەر ئەو کەمتەر خەمیانەی کردنم لە بەرامبەر ئەو کەمتەر خەمیانەی کە ئەنجاممدان کردنم في جەنب الله لە جێبەجێکردنی ئەمری خوای پەروەردگار وئین كنت اینجا هەرچەندە من پێشتر لەمینە ساخرین لەو کەسانە بووم کە گاڵتەم بە ئاەتەکانی خوا دەکرد لە جیاتیەوەی ئیمانیان پێبێنم ئەوە تەمەنا و خۆزگەی کەسێکی بێباوەڕە کەسێکی تاوانبارە یا ئەن تەقولە نەفسون بۆ خۆی لئەلا تەقولە عولەما دەفەرمون بۆ ئەوەی هیچ کەسێک هیچ نەفسێک هیچ ڕوح لەبەرێک گیان لەبەرێک تووشی ئەوە نەبێ بڵێ ئەن تەقولە نەفسون بۆ ئەوەی هیچ کەس تووشی ئەوە نەبێ دوای مردن یا لە کاتی مردندا بڵێ یا حەسرەتا هاوار و پەشیمانی بۆ من لە بەرامبەر چیدا على ما فرطت لە بەرامبەر ئەو کەمتەر خەمیانەی کە ئەنجکردنم في جەنب الله لە جێبەجێکردنی ئەمری خوا. تەنانەت ئینسانی ئیمانداریش ئەگەر کەمتەر خەم بوو بێت لە واجباتەکاندا و کردەوەکانی هاتنە پێشچاوی دەڵێ خۆزیە ئەو کەمتەر خەمیەم نەکرد بە بۆ ئەوی تووشی ئەو کەمتەر خەمیە نەبی دەبێت چی بکەین ئاەتەکەی پێشوو جێبەجێکەین ها وأنيبوا إلى ربكم قرينوا بولاي پروردگار من تسليم بأمر خوابين وشوين أو قرآن كوين كخواب بوي ناردوين كسيك توبي كرد بيت خوي تسليم بأمر خوا كرد بيتو خوي طابن كرد بيت بديني خوا قد خوزقي دنياي ناخوازي كملك الموت ديت لاي خوا خواتي سركيك زوتر روحي بچێشێتو زوتر بگات بەو شوێنەی کە بۆی دانراوە وتەنانەت لەناو قبرش داها ئینسانی ئیماندار هەمیشە تەمەنای ئەوەی دەکا خوا زوو قیامەت دابێ خوا زوو بگەمە ئەو شوێنەی کە بۆمان دراوە بە حەکسی ئینسانی تاوانبار هەمیشە خۆزگەی گەڕانەوەی دەکا هەمیشە خۆزگەی پەشیمان بوونەوە و مانەوەی دەکا لەو حاڵەیدا بەکەڵکی هیچیش نایان تەبەن خۆزگاکان ئەن تەقولە نەفسون بۆ ئەوەی هیچ کەسێک نەڵێ یا حەسرەتا هاوار و پەشیمانی بۆ من على ما فرطت لە بەرامبەر ئەو کەمتەر خەمیانەی کە کردنم في جەنب الله لە جێبەجێکردنی ئەمری خوا وئین كنت کەسەکە دەڵێ هەرچەندە من ئەو ئیعترافە هەرچەندە من پێشتر لەمینە ساخرین لەو کەسانە بووم کە گاڵتەم بەو شتانە دەکرد کە ئێستا تووشیان بووم خی گەورە هەمولایەکمان بەنادا صلی الله علی سیدنا محمد والآله وصحبه أجمعین.